گلەی ئەویان هەیەوەکەوە پارەیەکی زۆریان بدە بەڵام ئێمە لێرە وەکو بڵین هاوڵاتیانی دەڤەرەکەمان بە تایبەتی سنتەری قەزای بەردەڕش و ناحیەکان و بەگشتیش ئاگدار دەکەینەوە کەوا هەر کەسێک ئەو گلەیە هەبێ کە بڕێکی زۆر پارەی بۆ هاتووتەوە کەوا لەو یعنی کە پێشببینی کراوە بۆی زیاترە دەتوان سەردانی ئێمە بکەن و ئێمە بەردەوام لە هەوڵداینوە ئەوەی پێمان بکرێت چارەسەری کێشەکانیان بۆدەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بکەم لەوانەیە هاوڵاتیان بە ڕەنگێکی تر شتەکە ببینن بە شێوەیەکی گشتی باز دەکرێتن لەوانەیە هاوڵاتی هەیە بۆ نمونە چەند مانگێ یان چەند ساڵێک کرێ ئاوینەدەوە دەلێ بڕێکی زۆر بم هاتووە ئەمە حەز دەکەن هاوڵاتیان سەردان ئێمە بکەن بۆ ئەوەی شتەکایان بۆ ڕوون بکەینەوە و دڵنیایان دەکەینەوە کە ئەو شتێک لەناو خەڵک بەحەز دەکری و بەڵاو بوویتەوە بەو شێوەیە نییە چونکە کرێی ئاو بە شێوەیەکی گشتی لەو ساڵەوە لە دوای مانگی بڵێن دووەوە ساڵی 2021 مانگی ساڵی ڕابردوو بڵێن بە شێوەیەکی بەرچاو کەم کراوتە کرێتە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆکان وەزارەتی شارەوانی کرێکە زۆر کەمەوە ئەو هەوڵاتیانە کە ئێمە ئاگادارین بۆ نمونە کەسانێک لە دەوروبەرمان پێوەریان گرێدەوە کرێکی زۆر کەم دێتەوە ینی زۆر ماڵ هەبووە 3000 تا 5000 و لە وەرزی هاوینیشدا بۆ نمونە هەتا 15000 ئەوانە بەس بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە کە خەڵک باسی دەکەن و هەر کەسێک گازدەی هەبی گلەی ئەو شتەی هەبیتن ئێمە بەدواداچوون بۆ دەنگە لە لیژنەی تایبەتمان هەیە ئەگەر پێوەرەکەی لە کارکەوتوو بۆ نمونە دەتوانین پێوەرێکی تر گرێ بدات و ئەو کری ئاوی زۆری بۆ هاتووە بۆی کەم دەکرێتەوە و بە تایبەتیش لەو دوایانە لە بڵین لە کۆتایی مانگی یەکەوە تا مانگی دوو وەکو خەسمیش کراوە ئێستا 15% لە کری ئاو کەم دەکرێتەوە بۆ هاوڵاتیان و هەر کەسێک گلەی ئەوەی هەبێ دەتوانی سەردانمان بکە ئەگەر کرەیەکی زۆر بڕێکی زۆر پارەی بۆ هاتووە ئێمە بە پێی توانە دەتوانین هاوکاری بکەین.